هاوڕێیان یێژام کاتتان باش. هەموو شێعرێکی سەرکەوتوو کە پێناسەی شێعر لە خۆی بگرێت لە کۆمەڵێک تابلۆ پێکاتووە. ئەم تابلۆیانە پێکەوە بە شێوەیەکی تەبا چیرۆکێک دەگێڕنەوە یا گوزارش لە بابەتێک دەکەن. هەندێک لەم تابلۆیانە ئاڵۆزن، هەندێکیان ساکارن. ئەم تابلۆیانە دەکرێت بگۆڕێن بە تابلۆی کێشراو یان بە تابلۆیەک کە بە فۆتۆگراف گیرابێت، واتە دەکرێت دەنگ بکەین بە ڕەنگ. شێعر بە دەنگ تابلۆ دەکێشێ، وێنەش بە ڕەنگ. لەم بەشەدا پەیوەندی لە نێوان شێعر و وێنەی گیراو یا وێنەی کێشراودا دەبینمەوە بۆ هیوایی کە ئەمە هاوکاری وێنەگران یا وێنەکێشان بێت لەوەدا کە شێعرێک بگۆڕن بە چەند تابلۆیەک. من ڕێبا فەتاحەم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاستان دەکەم. گەرم کەناڵە سەبسکرایب بکەن، لایکی بکەن، بە هاوڕێکانتانی بناسێنن، دەستان بەرزکەنەوە و ئەگەر هەر سەرنج و تێبینێکیشتان هەبوو دەکرێت لە کۆمنتەکانە بۆم بنووسن. زۆر سوپاستان دەکەم. وێنەکانی ئەم بەشە هەموویان خۆم گرتوو من. لەم مەشقەدا من شێعرێکی مامۆستا گۆرانم هەڵبژاردووە، شێعرەکە بە ناوی بەسەرهاتی ئەستێرەیەکە. شێعرەکە 11 بڕگەیە، مەسنەویشە، واتە هەموو بەیتێک قافیەی خۆی هەیە، وەکو شێعرە کلاسیکەکانی نالی و سالم و کوردی نییە. شێعرەکە دیارە کاریگەری شێعری ڕۆمانسی ئینگلیزی زۆر پێوە زەخە. مامۆستا گۆران لە جێی کەشاوتومە سەرسام بووە بە شێعری ڕۆمانسی ئینگلیزی، هەروەکو لە شێعری گوڵی لاولاو لەگەڵ بۆ بولبول خۆی ددانی پێدادا. پێشۆی بچینە شرۆڤەی شێعرەکە و تابلۆکانی شێعرەکە بخەینە ڕوو، پێویستە شێعرەکە بخوێنینەوە. لە خوێندنەوەی شێعرەکەدا دەردەکەوێت کە تابلۆکان لەکوێدان. مانگی شێوان لە ئاسمانی خۆرنشین، ئەستێرەیەک ئەجیوێنێ گەش شیرین، دەور و پشتی دەریای شینە و بەتەنیا سرنجەدا لە ئێوارەی ڕووی دنیا. لە پشنیا هەیە شێوەی چاوی کاڵ، لە لەرزینیا زەردەخەنەی لێوی ئاڵ. وەک ئەو گوڵەی ئەیدا لەسەر نازدارێ، تێر نابێ لێی هەر چاوێ بۆی ئەنوارێ. منیژێکێ لەو تەماشاکەرانم، دڵگیرۆدەی ئەم جوانی ئێوارانم. لەسەر گردێ بەرامبەری ئەوەستم، کەیلی بزەی ئەبێ سەرنجی مەستم. تاریکدایە ئەستێرەی تر بەرەو دووە، فڕێ ئەدەن چارشێو لە ئاستی دنیا. بەڵام ئێستا ئەو ئەسپایی بەرەو خوار، هەڵە خلیسکێ کس ئەگاتە لێوار. لێوی تینووی کەل وەک دڵۆپ ئەیمژێ، ئەی داخەکەم مەرجی نیشتن ئەیکوژێ. ئەم ئەستێرە بەسەرهاتی دڵگیری، لە کام ڕۆحە نابزوێنێ زویری. وەک دەیبینین شێعرەکە نەک کۆمەڵی تابلۆی زۆر جوانە، بەڵکو مۆسیقایەکی زۆر جوانیشی تایە، زۆر ساکارە. ئێستا با سەیری تابلۆکانی شێعرەکە یەکە بکەین. من شێعرەکەم کردەوە بە 5 بەشەوە. مەرج نییە هەموو بەشێک تاقە تابلۆیەکی کێشراو بێت یان تاقە وێنەیەکی گیراو بێت، بەڵکو دەکرێت چەند تابلۆیەک یان چەند فۆتۆگرافێک بێت. جا با ئێستا هۆکاری دابەشکردنی ئەم شێعرە بە 5 بەشەوە بخەمە ڕوو. لە بەشی یەکەمدا مامۆستا گۆران وێنەکە دەکێشێت. وێنەکە چییە؟ وێنەی سەرەتایی ئەوەیە کە بانگی شێوانە، خۆراوابوونە، ئەستێرەیەک بە ئاسمانەوەیە، گەش و شیرینە، ئەجیوێنێت. ئەم ئەستێرەیە لەکوایە؟ لە ئاسمانێکی شینایە کە مامۆستا گۆران ئەیچوێنێ بە دەریایەکی شین. ئەم ئەستێرەیە چ دەکا؟ ئەم ئەستێرەیە سەرنج ئەدا
لە ئێوارەی ڕووی دنیا سەیری ئێمە هەکات لەو ئێوارەیە. ئەوە تابلۆی یەکە. وەک دەبینین دەکرێت ئەم تابلۆیە هەم بە فۆتۆگراف بگیرێت هەم بە وێنە بکێشرێت. ئێستا با سەیری بەشی دووەم بکەین. مامۆستا گۆران لە بەشی دووهەمدا ئەستێرەکە دەشوبهێنێ بە نازدارێک. دیارە مامۆستا گۆران هەمیشە ئەمەی کردووە. بۆ نمونە لە شێرێکی دیکەدا دەڵێ بەڵام تەبیعەت هەرگیزا و هەرگیز بێڕوونە چیە بێبزەی ئازیز. هەمیشە سروشت ئەبەستێتەوە بە نازدارەوە. لێرەدا مامۆستا گۆران دەڵێ ئەستێرەکە لە پرشنگیا هەیە شێوەی چاوی کاڵ، لە لەرزینیا زەردەخەنەی لێوی ئاڵ، وەک ئەو گوڵەی ئەیدا لەسەر نازدارێ، تێر نابێ لێی هەر چاوێ بۆی ئەنوارێ. ئەم ئەستێرەیە لە پرشنگیا چاوی کاڵەیە، لە لەرزینیشە زەردەخەنەی لێوی ئاڵەیە. لە چیە چێت؟ لە گوڵی سەری نازدارێ چێت، لە سێرکردنی تێر ناخۆین. ئەمە تابلۆی دووە. دیارە ئەمەش یان ئەمە بەشی دووە. ئەمەش دەکرێت بە چەند تابلۆیەک بکێشێ یا بە چەند فۆتۆگرافێک بگیرێ. لە بەشی سێهەمە مامۆستا گۆران دێتە سەر خۆی، ڕۆڵی خۆی لەم هاوکێشەیە باسەکات. دەڵێ منیش یەکێ لەو تەماشاکەرانم، دڵگیرۆدەی ئەم جوانی ئێوارانم، لەسەر گردێ بەرامبەری ئەوەستم، کەیلی بزەی ئەبێ سەرنجی مەستم. ئەم ئێوارانە چێت بۆ ئەم ئەستێرەیە تاکو هەڵیێت بەمە چیە بێت؟ مەستە بێت، ئەچێتە جیهانی ئەندێشەوە. مامۆستا گۆران دیارە هەندێک تابلۆ زەحمەتترە بۆ فۆتۆگراف، ڕەنگە بۆ کێشان ئاسانتر بێت، بەڵام ڕاستیەکەی کەوتووەتە سەر توانای هونەری هەم فۆتۆگرافەر هەم وێنەکێش کە هەردووکیان هونەرمەندن. لە بەشی چواردا دەگەڕێتەوە بۆ ئەستێرەکە، پێمانەڵێت ئەم ئەستێرەیە چی بەسەر دێ. لە بەشی یەکەمە ئەستێرەکەی پێناسانین، لە بەشی دووهەمە ئەی چوێنێ بە نازدارێک، لە بەشی سێهەمە ڕۆڵی خۆی پیشاندا لەم دنیایەدا. ئەمجا ئێستا ئەستێرەکە چی لێیە؟ ئەستێرەکە تاریکدایە، ئەستێرەی تر بەرەو دووە فڕێ ئەدەن چەرشێو لە ئاستی دنیا. واتە کە ئەم ئەستێرەیە زۆر زوو هەڵێ لە ئێوارەوە، بەڵام کە دنیا تاریکە بێت ئەستێرەکانی تریش ئەگەشێنەوە، ڕۆڵی ئەستێرەکەی خۆمان کەمە بێتەوە. ئەم چییە کە ئەستێرەکەی ئەمە بە ئەسپایی بەرەو خوارە بێتەوە، وەڵا خلیسکیە، وەکو مامۆستا گۆران هەڵێ کس کس ئەگاتە لێوار، یعنی وردە وردە بەرەو مەرگە چێت. دیارە مامۆستا گۆران زۆر نیگەران بووە، یا بەتوانم بڵێم سەرسام بووە بە مەرگ پێشتری ژووتومە، هەمیشە جێیەکی تایبەتی هەیە لە شێری گۆراندا. شێرەکانی ئەو شێرانی کە خۆشن و ئێمایان خوێنینەوە زۆربەی مەرجی تایە. لێرە بم جۆرە مامۆستا گۆران باس لە مەرجی ئەستێرەکە دەکات. لێوی تینووی کەل وەک دڵۆپ ئەی مژێ، ئەی داخەکەم مەرجی نیشتن ئەی کوژێ. ئەم ئەستێرە بەسەر هاتی دڵگیری، لە کام ڕۆحا نابزوێنێ زویری. لەگەڵەوەشە کە مەرگە ئەستێرەکە مەرگە ئەمرێ بەرەو مەرگە چێ، بەڵام زویری لە ڕۆحمانە لابات. مامۆستا گۆران لێرە مەرگ دەبەستێتەوە بە خۆشیەوە. ئەمەش چەند تابلۆیەکە کە دیارە ڕەنگە وێنەکێشانی ئاسانتر بێ تاکو وێنەگرتنی. بۆ نمونە لێوی تینووی کەل وەک دڵۆپ ئەی مژێ، ئەی داخەکەم مەرگی نیشتن ئەی کوژێ. ئەمە ڕەنگە زۆر زەحمەت بێت یا ئەستەم بێت بتوانرێ بە فۆتۆگراف بگیرێ. وەک دیمان شێعر دەکرێ کۆمەڵێک وێنە بێت. ئەم وێنانە ڕاستە لە شێعردا بە دەنگ گوتراون، بەڵام لە وێنەدا، لە وێنەی ژیراوە یا لە وێنەی کێشراوە دەکرێت بە ڕەنگ بگوترێن. وەک دەبینین ڕەنگ و دەنگ پەیوەندیەکی
ئۆرگانیکیان بەیەکەوە هەیە. شێعر دەنگە و وێنەش لەگەڵ تابلۆش ڕەنگە. تا چەند هونەرمەند دەتوانێت شێعرێک بکا بە وێنەیەک ئەویان کەوتۆتە سەر توانای هونەری هونەرمەندەکە. هەڵبەت مەرج نییە تاک وێنە شێعریەکان تاک بجۆزرێنەوە بۆ فۆتۆگرافێک یان بۆ تابلۆیەک، نەخێر، بەڵکو هونەرمەند دەتوانێت لە ئەندێشەی خۆیدا وێنەکان بکێشێتەوە و ئەوجا پیادەیان بکات. مەبەستم ئەوەیە پەیوەندی وێنە شێعریەکان لەگەڵ وێنە کێشراوەکان یا وێنە گیراوەکاندا یەک بە یەک نییە، نەخێر بڵێین ئەمە وێنەیەکی شێعریە ئەمەش وێنەیەکی فۆتۆگرافیە، نەخێر، بەڵکو کەوتۆتە سەر توانای هونەری هونەرمەندەکە ئەم تابلۆیانە چۆن دەکێشێتەوە یا چۆن دەگیرێتەوە. لەم وێنە ساکارەدا ئەو لایەنانەی وێنە و شێعر کە لێک دەچن دەخەمە ڕوو. دیارە وێنە مەبەستم هەم وێنەی گیراوە واتە فۆتۆگراف، هەم وێنەی کێشراوە. وێنە بە ڕەنگ گوزارشی لێ دەکرێت، شێعر بە دەنگ گوزارش لە خۆی دەکات. وێنەش و شێعریش جۆرێک لە پێکاتیان هەیە، دیارە پێکاتیان جیاوازە بەڵام پێکاتیان هەیە. وێنەش و شێعریش دوو لایەنیان هەیە، لە دوو لایەن پێک دێن. لایەنێکیان بابەتە کە دەکرێت چیرۆکێک بێت، لایەنەکەی دیکەیان هونەرە، بابەتەکە بە هونەر گوزارشی لێ دەکرێت. هەردووکیان ڕێسای تایبەتی خۆیان هەیە. دیارە ئەم ڕێسایانە هێندە تۆکمە نین لە ڕێسای زانستە سروشتیەکان وەک فیزیا بچن، نەخێر، بەڵکو کۆمەڵێک ڕابەرن کە چاوساغمانن چۆن وێنە بگرین یا بکێشین یان چۆن شێعر بنووسین. سەرباری هەموو ئەوانەش پێویستە تەبایی هەم لە نێوان پارچەکانی شێعردا هەبێ، هەم لە نێوان هەموو بەشەکانی نێو فرەیمی وێنەیەکدا هەبێت. ئەمانە کۆمەڵێک سروشتن کە هاوبەشن لە نێوان وێنە و شێعردا. هەڵبەت لایانی دیکەش هەن یا سروشتی دیکەش هەن کە لە یەکتریان جیا دەکاتەوە، بەڵام من لێرەدا نەچوومەتە ئەو وردەکاریانەوە. هەرچەندە من لەم بەشەدا تێیدا قوڵ نابمەوە، بەڵام هونەری ڕەنگ کێشان جا وێنەگرتن بێت یا وێنە کێشان دەکرێت کاریگەری گەورەیان لەسەر هونەری شێعر هەبێت. ئەو شاعیرانەی کە شارەزاییان لە هونەری وێنەگرتن و وێنە کێشاندا هەیە دەکرێت شارەزاترانە گوزارش لە هەستی خۆیان بکەن لە شێعرەکانیاندا. ئەم دوو بەشەی هونەر پەیوەندیەکی ئۆرگانیکیان پێکەوە هەیە. ئەمە بابەتێکی زیندووە لە بەشەکانی داهاتوودا دەگەڕێمەوە سەری. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، تاکو بەشێکی دیکە هەر بەختەوەر بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فتاح. بەسەرهاتی ئەستێرەیەک بانگی شێوان لە ئاسمانی خۆرنشین، ئەستێرەیەک ئەجریوێنێ گەش شیرین، دەور و پشتی دەریای شینە و بەتەنیا سەرنجەدا لە ئێوارەی ڕووی دنیا. لە پرشنیا هەیە شێوەی چاوی کاڵ، لە لەرزینیا زەردەخەنەی لێوی ئاڵ، وەک ئەو گوڵەی ئەیدا لەسەر نازدارێ، تێر نابێ لێی هەر چاوێ بۆی ئەنوارێ. منیش یەکێر و تەماشاکەرانم، دڵگیرۆدەی ئەم جوانی ئێوارانم، لەسەر گردێ بەرامبەری ئەوەستم، کەیلی بزەی ئەبێ سەرنجی مەستم. تاریکدایە ئەستێرەی تر بەرەو دوا، فڕێ ئەدەن چارشێو لە ئاستی دنیا. بەڵام ئێستا ئەو ئەسپایی بەرەو خوار، هەڵخلیسکێ کسکس ئەگاتە لێوار.
لێوی تینووی کەل وەک دڵۆپ ئەیمژێ ئەی داخەکەم مەرگی نیشتن ئەی کوژێ ئەم ئەستێرە بەسەرهاتی دڵگیری لە کام ڕۆحە نابزوێنێ زویری